بناو یادی خوا سلاو هاوران هیوام سلامتی و تندرستی ایویا لیره چنلی بده سنانی پاره لانترنیتا من یاد ما این هفتانه دو ویدیو لرهیم چنله و بلاو کموا که ایو اتوانم بی برانبر دراو الکترونیا کان وروا دولاری امریکی بدست بین بو اوی تو هیچ یکلم ویدیو نی لدست ندی کم لداتو دا بلاو کموا چنله که سابسکرایب بکه زنگوله تنشت چالک بکه بو اوی هر کاتی من ویدیو یک اپلود تکم یا خود بلاو کموا یوتیوب لره نوتیفیکیشن و توی آگادار بکاتوا برزان امرو دموید حساب بانکی یک یا خود همان والیتی که زور گرینگ بو اوی ایوش بشاری کندم والیتی چون که زور بکل که ایوادید اویش والیتی متاماسک که تایبت به دراوی الکترونی اتریوم یا خود همان اسریوم که ایوه زور پیویسی تنباو جانتا پاره یا خود همان والیتک ابید پیشوی بچینه سر ناونوسین لوالیتی اسریوم هاوریان باجاره بچینه سر فاوست بی بو اوی زیاتر بو ایوه روم ببیتاوه لبشی دیپوزیت زوربی ادرسی دراو الکترونیاکان لبشی دیپوزیته که تو زور با آسانیتوانی کاتی که ادرسی هر یک لم والیتانه کوپیه کی بو سایتی مبس ویب سایتی مبس که اتوی دراو الکترونیاکان بدست بینی زور با آسانی دراوکان دیتا ناو حساب بانکی فاوست بیتو بلام هر وکو ابینن لیرانه اتریوم هیچ ادرسی که نیه و هر وها لخواروش فیورا هاوران که هیچ ادرسی که هم نیه بلام ایوه زور با آسانی اتوانن با بشاری کردن لحساب بانکی متاماسک ادرسکه بینه ناو فاوست پی و با آسانی بتوانن هر وکو دراوکانی تر که بدست دینن ویب سایتکان که بلاوم کردیتوا هر بم شیوه اتریوم و هر وها فیوراش بدست بهنن بله هاوران بو اما بسته اچی نصر بشی گوگل لگوگل سرچ اکین متاماسک دواتر اینتر اکی اچی تسر متاماسک لیران هاوران لسر و داونلود تیا کلیک لسر داونلود یکی بو قرومه به که دسکتاپه هر وها آی او اس و اندروید لیران هاوران من بو قروم بکاری دینم بو دسکتاپ کلیک لسر و اکنه یکم لیرانه لسر و اکنه کلیک اکین و دواتر هر وکو بینن لخواره و داونلود بید چاوره کم تاکو تاو دبی والیتی متاماسک لناو کمپیوتر کم خزم بو لسر و شر وکو بینن لیرانه پینکم بو اوی لناو گوگل کروم کم هبی ایو هر بم شیوه شتوانن زور با آسانی بو آیفون یا خود اندروید والیتک دا بزیننو و استاپیتا نریم که چون بشاری لم والیتا یکن کاتی که والیتک دا بزان لناو کمپیوترکت یا خود لناو موبایلکت لسر گیت استارت کلیک اکی اگر لپیشر والیتکت هبه لسر ایمپورت والیت کلیک اکی بلام ایما دمانوید والیتکی سر لنوی دروس بکین لسر کریت والیت کلیک اکی کاتی که کلیکت کرد لیرانه لسر اوکنشینه کلیک اکی وشاکی نهینی دانی دوباره همان وشا دوباره اکی توا کاتی که وشا نهینیکت نویسی و دوباره همان وشا نهینیکت لیرانه دوباره کرتوا دوباره نویسی توا او بوشای پرکی و دواتر لسر اوکنشینه کلیک اکی هاوران لیره زور گرینگه کاتی که کلیکت کرد لیرانه بابی کما چون که بو فیرکاریه لیرانه 12 وشه تدته تو لئستوا او 12 وشه تبی کپی بکی هر وکو من کپی اکید و اچی لناو کمپیوترکت یا خود لشوینک خزنکی یا خود اتوانی بنوسی یا خود لناو دفتر که بنوسم 12 وشه من لیرانه بو فیرکاری تنها لیرانه 12 وشه کی لیرانه کپی اکم
خەزنەکەم لەناو کۆمپیوتەرەکەم. دواتر پێتان ئەرێم هاوڕێیان کە ئەو 12 ڕقەمەی بوو چییە، کە ئەو 12 نووسینەی بوو چییە. کاتێک کە ئەو 12 نووسینەت ئەو 12 وشە کاتێک ئەو 12 وشات خەزن کرد هاوڕێیان لەسەر نێکس کلیکەکەی. هەروەکو بینن لێرانە داوای ئەو 12 نووسینەیە کە ئەو 12 وشەی لێرانە هاوڕێیان بەم شێوەیە. کاتێک کە 12 وشەکە نووسی هاوڕێیان لێرانە لەسەر کانفێرم کلیکەکەی. بۆ ئەوەی ڤیدیۆەکەی زۆر درێژ نەبیتەوە هاوڕێیان من یەکسەر ئەچمە ناو واڵێتەکەم. چانێلەکە سابسکرایب بکەن، زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. هاوڕێیان بۆ ئەوەی زیاتر بۆ ئێوە ڕوون ببیتەوە کاتێک کە ئەو 12 وشەکە خەزنت کردیە یاخود نووسیتت لە شوێنێک، کاتێک کە توێ بچیتە ناو واڵێتەکەی یاخود هەر کاتێکە واڵێتەکەت ڕەش کردەوە ئەتوێ دیسانەوە دابەزێنی یاخود مۆبایلەکەت گۆڕیوە پێویست ناکە دیسان بێی لێرانە دروست بکەی، چونکە لەوانەیە لە واڵێتی کە قەدیمت هەبووە پارەی تێدا بێت یاخود ئەتریوم تێدا بێت. بۆ ئەوەی هەموو جارێ بچیتە ناو واڵێتەکەت لێرانە هەچیتە سەر بەشی ئیمپۆرت واڵێت لەسەر ئایکۆنەشینە کلیکەکەی لێرانە ئەو 12 وشەی هاوڕان کە گوتم خەزنکەن لێرانە دانێ. من ئەچم 12 وشەکەی دینم 12 وشەکەم خەزن کردی هاوڕان لێرانەکەمەوە، بەڵام ئاگادار بن ئەو 12 وشەی نەدەم بە کەس، چونکە هەر کەسێ کە ئەو 12 وشەی تۆی هەبێ واتە نهێنیە، هەر کەس ئەو 12 وشەی هەبێ زۆر بە ئاسانی ئەتوانێت بچیتە ناو واڵێتەکەت. لێرانە دانێم 12 وشەکەی، هەمان پاسوێر کە یەکەم جار دانەوە هاوڕێیان لێرە دانیەوە دووبارە هەمان پاسوێر. ئەو بوشایە پڕەکەی و لەسەر ئیمپۆرت کلیکەکەی. بەڵێ هاوڕان هەروەکە بینە نێستا من چوومە ناو حسابی خۆم، حسابی ئەتریوم واتە واڵێتی ئەسلی دراوی ئەلکترۆنی ئەتریوم. هاوڕێیان لێرانە لەسەرەوە ئەدرسی تۆ هەیە واتە هەر کاتێکە بتوێت لە وێبسایتێک پارەی ڕابکێشی یاخود بوو کەسێک بنێری ئەوە ئەدرسی توە تەنها ئەوەی کۆپیەکەی. بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو ئەدرسەی ببینە ناو حساب بانکی فاوسێت پێی و بە ئاسانی بتوانین دراوە ئەلکترۆنی ئەسێریومیش بەدەست بێنین. لێرانە ئەدرسەکەی کۆپیەکەی هاوڕان کاتێکە کۆپیت کرد ئەچیتە سەر ڤیدراو هاوڕان یەکەم جار ئەچیتە سەر ڤیدراو لێرانە لە بەشی لێرانە ئەتریومی هەلەبژێری یاخۆ هەمان ئەسێریوم ئەچیتە سەر بەشی لینک لێرانە ئەتریومی هەلەبژێری هاوڕێن لەو بەشەی کاتێکە ئەسێریومت هەلبژار ئەدرسەکە لێرانە دانەی ناوێکیش لێرانە دانێ و لەسەر لینک کلیکەکەی. کاتێکە کلیکت کرد هاوڕان هەروەکە بینن لێرانە ئەدرسی ئەتریومەکەت لە ناو فاوسێت پێی خەزم بوو هەردووکیان ئەو ئەدرسەی دانەی کاتێک کە لە وێبسایتەکان داوای ئەدرسی ئەتریومی فاوسێت پێت لە یەکەم ئەچیتە سەر بەشی ڤیدراو یاخۆ بچیتە سەر بەشی لینک ئەو ئەدرسەی کۆپیەکەی هاوڕان لێرانە کاتێکە کۆپیت کرد هەمان ئەدرس بۆ فیۆرا و هەروەها بۆ ئەتریومیش بەکاردێ و لە ناو وێبسایتەکەی دانەی بۆ ئەوەی هەروەکو ئەو ئەرزە دیجیتالیانەی یاخۆت ئەو دراوە دیجیتالیانەی بە هەمان شێوە فیۆرا و هەروەها ئەسێریومیش بەدەست بێنی. بەڵێ ئازیزان هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێت. هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوب بووم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە. سوپاس کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون. تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر و هەروەها فێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت.